زۆر بەڕێز مامۆستا ئازاد پێنجوێنی کە بەدەنگی خۆش بانگێکە خوێنێ کە ئێستا لە وڵاتی سعودیە و لەو پێشبڕکەیە توانیوێتی بێتە کەسی یەکەم ڕاستەخۆ لەگەڵمانە کاگازات سڵای خی گەورەت لێبێ و پێش هەموو شتێک پیرۆزبایت لێەکەین سەرکەوتوبی ئەگەر بۆمان باس بکەی چۆن بەشداری و پێشبڕکەیەت کرد و هەروەها چەند کەس لەوێ بەشدار بوون. وعليكم السلام ورحمة الله وبركاته وخير سلامتك يا ربي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. سرتا دست خوشی برنامجتان ليكم خير بدر شيختان باتو يا ربي. من نام آزاد فائق پێنجوێنیە لە گوندی کوێسە لە سەربەقەزای پێنجوێن لە ساڵی 1993 لەدایک بووم. خۆی گەورەی خێرتان باتەوە بۆ بەرنامەکەتان. بەنسبەت بەرنامەکەوە وەکو پێشبڕکێکە جامعەی مەلک عەبدولعەزیز جامعەیەکی مەشهورە لە عالەمە، یەکێکە لە جامعە زۆر پێشکەوتووەکان و یەکەمی وڵاتی سعودیە و جامعەیە، هەروەها یەکەمی هەموو دووەلی عەرەبیە و لەناو جامعەکانی عالەمە ڕوتبەی 101 گرتووە. جامعەی مەلک عەبدولعەزیز قوتابیەکی زۆر لەخۆ ئەگرێت ساڵانە لە وڵاتانەوە کە ئێستا حالیان زیاد لە 7 وڵات قوتابیان هەیە و لەم جامعەدا دەخوێنن. بەنسبەت ئەم پێشبڕکەیەوە زانکۆی مەلک عەبدولعەزیز ساڵانە هەڵدەسێت بە ئەنجامدانی پێشبڕکەیەک بۆ بانگوێژی بۆ قورئان خوێندن. لە پێشبڕکەیەکەدا چەند قۆناغێکیان داناوە. لەم قۆناغانەدا چەند کەسانێک بەشداریان کردووە کە ئێمە بەنسبەت بانگوێژیەکە و بەشداریمان کردبوو تقریبا 147 بانگوێژ بەشداریان کرد و زیاد لە 40 بۆ 50 وڵاتەوە کە قوتابیان بەشداریان کردبوو لەو پێشبڕکەیەدا و پێشبڕکەکەش لە 3 قۆناغ پێکهاتبوو. قۆناغی یەکەم تەنها تەصنیفاتێ بوو، جیاکردنەوەی دەنگەکان بوو، ئەو کەسانەی کە دەنگیان خۆشە، ئەوانەی کە بانگێکی ڕەوانیان هەیە. لە 147 کەس تقریبا 26 کەسیان جیا کردوتەوە، 26 کەسیان هەڵبژاردووە. لەم 26 کەسە دوای ئەوە با بڵێن 26 کەسەکە هەڵبژێردران، دووبارە چەند ڕێکارێک و چەند قۆناغێکی تریان بۆ ئەم قۆناغە دانا کە یەکێک لەوانە فێربوونی ئەحکامەکانی بانگ بوو بە هەموو شێوازەکانیەوە، لە شێوازەکانی بانگدان، مەرجەکانی سونەتەکانی بانگدان و بەقامەتکردن بەگشتی. الحەمدولله ئێمە لەو بوارەدا بە شاڕوونیەکی باشمان هەبوو لەبەرەوەی پێشتر کتێبێکمان نووسیەوە بە ناوی حکومەکانی بانگ و قامەت و الحەمدولله سۆرانی چاپکراوە لە کوردستانی خۆماندا و بڵاوکراوەتەوە تقریبا 2-4 چاپکراوە و بە زبانی فارسیش هەروەها تەرجەمە کراوە و چاپکراوە لە ئێراندا و بە زبانی ئینگلیزی و بە زبانی کوردی بادینی ئێستا حالیان لەژێر تەرجەمەدایە و هەروەها ئەم کتێبە بە زبانی عەرەبیش نووسراوە لە سایتەکاندا لە زۆرێک لە وڵاتەکاندا بڵاو کراوەتەوە. سوپاس بەخوای پەروەردگار. بەو هۆکارە ئێمە بە شاڕوونێکی باشترمان هەبوو لە پێشبڕکێکەدا ئاسانتر بوو بۆ ئێمە. و یەکێکتر لە قۆناغەکان قۆناغی چۆنێتی بەکارهێنانی قوڕک بوو، دەنگ بوو بتوانین کە بانگوێژی بکەین و چۆن ئەدای خۆمان دەرببڕین. لە دوای ئەم چەند قۆناغە قۆناغی باڵین کۆتایی دەستی پێکرد کە قەرار وا بوو قۆناغی کۆتایی بە 2 قۆناغ کۆتایی پێبێن کە ئەویش ئەم 26 کەسە 5 کەسی لێ هەڵببژێرن و لەو 5 کەسە یەکەم و دووەم و سێمەکە هەڵببژێرن. بەس لەبەر ئەوەی پێشبڕکێکە جیاوازیکی بەرچاوی بەخۆیەوە بینی، لەبەرەوە هەر لە لیژنەکەدا بوو دوای دەورەکە و دوای با بڵێن لیژنەکە باسییان کرد بۆمان کە پلەی یەکەمەکە جیاوازیکی زۆری هەبوو لەگەڵ پلەی دووەم و سێم و چوارەمەکەیە، بۆیە هەر لەو با بڵێن دانیشتنەدا هەر لەو ڕۆژەدا دووهەم و سێم و چوارەمەکەیان دووبارە با بڵێن ئیمتیحانیان کردنەوە، هەڵبژاردننی دووەم و سێمەکەیان دیاری کرد، بەڵام یەکەمەکەیان دووبارە نەکردەوە. بە فەزڵی خوای گەورە توانیمان ئەو کەسەی ئێمە بووین لە پلەی یەکەمدا پلەی یەکەممان بەدەست هێنا. سوپاس بەخوای پەروەردگار فەزڵ و منەتێکی تر کرد بەسەرماندا و توانیمان پلەی یەکەم لەو پێشبڕکەیەدا بەدەست بهێنین.
یخوا پیرۆستە بێ مامۆستا سەرکەوتوو بن مامۆستا ئازاد تۆ جەناب پێشوی بچیتە وڵاتی سعودیە بۆ خوێندن لە کوردستان بانگت فەرمووە یاخود لە مزگەوتەکان ناوکو بانگبێژ بانگتان داوە یان ئەزمونێکی تازە بوو ئێوە تەنها ڕاستە لەو بوارەیە کتێبێکتان نووسیوە بەڵام لەوێ ئەزمونێکی تازە بووە کە سەوت و سەدای خۆتان تاقی کردوتەوە؟ بەڵێ بەنسبەت بانگبێژیمەوە هەر لە تەمەنی منداڵیەوە وەکو بانگبێژی وەکو قورئان خوێندن خولیایەکم هەبووە کە زۆر حەزم بە بانگبێژی و قورئان خوێندن کردووە بۆیە هەر لە تەمەنی منداڵیەوە لە زۆرێک لە با بڵێ مزگەوتەکانی قەزای پێنجوێن و دواتریش لە مزگەوتەکانی شاری سلێمانیدا بانگبێژیم کردووە وەکو تا جاریش لە مزگەوتی حاجی ئەحمەدی بۆسکانی لە سلێمانی نزیکی 6 ساڵێک بانگبێژ بووم پێشەوە بێم بۆ ئەم جامیعەیە تقریبا چەند ساڵێک بانگبێژیم کردووە الحەمدولله وەکو قورئان خوێندن وەکو بانگبێژی ڕەمەزانان زیاتر وەکو تەراویحەکانی ئیمامەتمان دەکرد و وەکو بانگبێژیش هەتا ئێستا الحەمدولله هەر بەردەوامم و ئێستاش لێرە هەر لە ناو داخلیەکانی ئێرەدا کە چەند مزگەوتێکی لەخۆ گرتووە بانگبێژی مزگەوتەکان دەکەین ئێستاش. مامۆستا ئازاد لە زانکۆی مەلیک عەبدولعەزیز تەنها ساڵانە پێشبڕکێ لە بواری بانگبێژی ئەنجامدرا یاخود هیچ پێشبڕکێیەکی تر لە بواری خوێندنی قورئانی پیرۆز یاخود زانستی تەجوید لەم شتانە ئەنجامدرێ؟ بەڵێ بەنسبەت زانکۆی مەلیک عەبدولعەزیز ساڵانە پێشبڕکێ ئەکاتەوە بۆ بانگبێژی و بۆ قورئان خوێندن و بۆ جوانترین کەسانێک کە با بڵێن لە بواری شیعرە و ئەدەبە بەشداریەکەن ساڵانە پێشبڕکێ کرێتەوە لەو بوارانەدا ینی با بواری تەجوید و قورئانەکە بەجیا بانگبێژیەکە بەجیا و بواری هەڵبژێردنی جوانترین شیعر و ئەدەب بەجیا پێشبڕکێیان بۆ ئەکرێت و چەندین پێشبڕکەی تریشی تێدا دەکرێت ئەم زانکۆیە بێژگە تەنها لەوەی کە ئەو سێ بەشە بێت چەندین بواری تری وەکو ڕیاضیشی تێدا هەیە. 69 بۆ 70 وڵاتی جیاواز خوێندکاریان لە زانکۆی عەبدولعەزیز مەلیک عەبدولعەزیز هەیە و زانکۆیە کە ڕەتبەی 101 لە ئاستی جیهانی و وەروها یەکەم لە ئاستی دووەلی عەرەبی بە دڵنیایەوە ڕانکینگێکی بەرزی علمیە کوردێک لە کوردستانەوە بەجلێکی کوردی جوانەوە دەچێتە و زانکۆیە و لەوێش لە بانگبێژیا پلەی یەکەم بەدەست دێنێت هەستت چۆن بوو لەوێت یعنی ئەو تەوەقعیان لە بەڕێزە دەکرد دیارە زۆربەی وڵاتانە ڕەنگە خۆیان زمانیان عەرەبی بێ باشتر جوانتر ئاسانتر بێ بۆ خۆیان تەڵەفوزکردن و ئەداکردنی بەشێک لە کەلیماتەکانی بانک ئەمە چه شتێکی لەوێ دروست کرد دوایەوە چی ڕوویدا چۆن پێشوازیان لەم سەرکەوتنەی بەڕێزت کرد؟ بەڵێ ڕاستی پێشبڕکێیەکە بۆ من زۆر قورس بوو لەبەرەوەی زیاد لە 40 وڵات بۆ 50 وڵات یاخود زیاتر کەمتر بەشداریان لەم پێشبڕکێیەدا کردبوو کە ژماری 147 بانگبێژیش لە زۆرێک لە وڵاتەکانەوە کە بەشداریان کردبوو بۆ من زۆر قورس بوو و وەکو دادوەرەکانش باسییان کرد وەکو لیژنەکە باسییان کرد بەڕاستی بانگبێژەکان منافەسەیەکی زۆر لە بەینا هەبوو و بەڕاستی زۆر توانایەکی جیاوازی و عەجیبیان هەبوو بە تایبەتیوانی کە لە دووەلە عەرەبیەکانەوە لە ئیندونوسیا لە بەنگلادیش لە سعودیە بە تایبەتی کە منافەسەیەکی زۆر هەبوو بەڵام خۆی پەروەردگار و فەزڵی دا بەسەرماندا کە توانیمان پێشترش ئەزمونێکمان هەبوو لەو بارەدا الحەمدولله کە توانیمان بەڵام زۆر قورس ناڕەحەت بوو و بۆ زانکۆکەش الحەمدولله زۆریان پێخۆش بوو بەڕاستی کە گەنجێک یعنی ئێمە تەنها 4 کەسی لەم جامیعەدا لەم زانکۆدا دەخوێنین و تەنها منیش بەشداریم کردبوو وەکو کورد بە فەزڵی خۆی پەروەردگار توانیمان کە پلەی یەکەم بەدەست بهێنین و زۆریش دەڵم پێخۆش بوو چونکە چاوەڕێی ئەومان نەدەکرد کە بەو ئاستا بەو منافەسە قورسە هەبێت و دوایش بتوانین پلەی یەکەم بەدەست بهێنین بەس خۆی پەروەردگار دیاربەوەی بۆ بڕیاردابووین و فەزڵ منەتێکی دابوو بەسەرمانەوە و تاقیکردنەوەیەکی تری دابوو بەسەرماندا الحەمدولله و پلەیەمان بەدەست هێنا. سەرکەوتوو مامۆستا ئازاد ئینشەڵا بۆ پرۆژەکانی داهاتوو بۆ پێشبڕکێکانی داهاتوو لەو زانکۆیەی بەڕێستان یاخود لەو چالاکیانەی کە زیاتر چالاکی ئاینین ئەمە ساڵانە بەردەوامە بێ یاخود هاوشێوەی ئەو چالاکیە لە بواری بانگبێژی لە پلانتانە هەیە ئەم دەستکەوتەی بەدەستان هێناوە بۆی زیاتر بتوانن بە جلوبەرگی کوردیەوە یا هیچ بە ناوێکی کوردیەوە
لە وڵاتێکی دووەلی عەرەبیە نمونە و نوێنەری تەمسیلی موسڵمانی کوردی بکەن لەوێ؟ خۆی پەروەردگار پشتیوان یارمەتیمان بێت ئینشاءڵڵا تەعالا هەوڵمان داوە لەسەر ئاستی زانکۆی مەری عەبدولعەزیز و لەسەر ئاستی جامعەکانی تری هەموو وڵاتی سعودیە ئینشاءڵڵا کە پێشبڕکێ بکرێتەوە چ لە بواری قورئان خوێندن و لە بواری بانگبێژی ئینشاءڵڵا تەعالا بەتەمای ئینشاءڵڵا بەشداری بکەین خۆی پەروەردگار بمان ئاسانکە ئینشاءڵڵا چون زانکۆکە ساڵانە پێشبڕکێکەی تێدا ئەنجام ئەدرێت ئەم ساڵەکە پێشبڕکێکە لە کاتی ئیمتیحاناتی کۆتاییماندا بوو تۆزێک کاتەکەی قورس بوو لە سەرمان و بۆیە وەکو پێویست نەماتوانی هەڵسەنگاندێکی جوان بۆ خۆمان ئەنجام بدەین و ئیلا ساڵانی پێشتر کە پێشبڕکێکە دەکرا بانگبێژەکانی حرەمی مەکە بەشداریان ئەکرد لە وڵاتانەوە خەڵک بەشداری ئەکرد لەم پێشبڕکێیەدا وەکو پێشبڕکێیەکی گەورەی وڵاتان بەشداری سەیری دەکرا نەک وەکو پێشبڕکێیەک بێت تەنها لە جامیعەیەکا بێت لەبەرەوەی زانکۆی مەری عەبدولعەزیز پلەیەکی بەرزی هەیە و بە چاوێکی جیاوازتر سەیری ئەکرێت لەلایەن وڵاتانەوە و لەلایەن بەتایبەتی وڵاتی سعودیەشەوە. مۆسا ئازاد بۆ پێی کە جەنابەت لەم پێشبڕکێیە بەشدار بێت و سوپاس بخوا پلەیەکە من بەدەستهێناوە پێشتریش کتێبێکت نووسیوە لەم بوارەدا لە ئێستا لە هەرێمی کوردستانە گەنجارێکی زۆر هەن خواست و خولیان هەیە بۆ ئەم جۆرە هونەرە یاخود بە پێیەوەی کە ئێستا ئێمە لەناو سنتەر و ئەو ڕێکخراوانەی کە کارێکن لە بواری جوان خوێندنەوەی قورئان و کردنەوەی خولی بانگبێژی بەرنامەت هەیە کە گەڕایتەوە بۆ کوردستان هاوکاری و گەنجانە بکەیت کە یارمەتیان دەی دەست پێ بکەن و توانایی کە هەیەە زیاتر پەری پێ بدەن؟ بەڵێ بەنسبەت بەردەوام بوونمان لەسەر ئەم بانگبێژیە یاخود لەسەر ئەو کتێبە کە جۆرێتی حکومەکانی بانگبێژیە کە من وام یعنی هەموو جارێکە دەورەمان کردوێتەوە الحەمدولillah تا ئێستا چەند جار لە کوردستاندا لە چەند شارێکە لە کەلار لە سلێمانی چەند جارێک لە پێنجوێن یا چەند برا لە هەولێر و هاتوون بەشداریان کردووە لە دەورەکەدا بە فەزڵی خۆی پەروەردگار سەنەدی بانگبێژیمان وەرگرتووە ئیجازەی بانگبێژی بە 3 سەنەدی متەصیل لە بانگبێژی لە قامەتکردنە لە چەند ماوەسایەکی بەرز سەنەدەکانمان وەرگرتووە لە کوردستان و لە غەیری کوردستانیشەوە و ئینشاءالله تعالی خۆی پەروەردگار پشتیوانمان بێت گەڕاینەوە کوردستانی زیاتر وەکو چۆن پێشتر بەردەوامیمان پێداوە ئینشاءالله بەردەوامی زیاتریشی پێدەین و هەوڵەدەین ئینشاءالله تعالی ئەوەی لە توانامان هەبێت خزمەتێکمان پێ بکرێت بەتایبەتی بۆ کوردستانی خۆمان ئینشاءالله تعالی بەجددی بەشداری تێدا ئەکەین بە پشتیوانی خۆی پەروەردگار و ئەوەی خزمەتی بەبەم کرێ ئینشاءالله خزمەتی پێ یەکەین ئینشاءالله. ماوەستا ئازاد ئێمە ڕۆژانە بەلایانی کەم 5 جار گوێمان لە بانگی پیرۆزە بێت و واجبە لەسەرمان لە دوای بانگەکانیش نوێژ بکەین لە کۆمەلگایە گەژین کۆمەلگای کوردستان لە هەر کەسێک لەو بازارە بگری پێ بڵێ تۆ مسلمانی بە دڵنیایە پێخۆشە گەر خوانە خواسا بە کافر بانگی بکەی ڕەنگە زۆری پێ ناخۆش بێ بەڵام دەبینی گەنجێکی کورد هەر بە ناوێکی کوردی جوانیشۆ کاگازادانی ناوەکەشت هە زۆر کوردانێ لە زانکۆیەکی زۆر بە نوێنەرایەتی لە ناو زانکۆیەکی زۆر ڕانکینگ بەرزی جیهانی باشە لە وڵاتێکی دووەلی عەرەبی کە ناوەندی ئاینی ئیسلامیشە پلەی یەکەم بەدەست دێنێت لە بانگبێژیە باشە فیدباکی هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان ینی پشتگیری و پشتیوانی بۆ جەنابەت ئێمە بینیومانە ینی کوردێک گەنجێک بەشداری بکات لە دەنگ خۆشیێک لە وڵاتەکانی ترا شەقامی بۆ جۆڵێنرێ زۆر پشتیوانی ئەکرێ مادی معنەوی ئیشی بۆ کرێ زۆر شت چی بۆ تۆ کرا هەر ئەگەر هەر دەستخۆشیێکیش بێ پشتیوانیەک بێ گەرم و گوڕیەک بێ وەکو گەنجێکی کورد بەشدارەبی و لە بابەتێکی ئاینی جوانیشە یەکەمیش دەبی؟ سەرەتا بەنسبەت ئەو بابەتی جەنابەت فەرمووتان دەستان خۆش بێت برایەکی زۆر لە کوردستانەوە الحەمدولillah خۆی گەرزای خێریان باتەوە پەیوەندیان پێوە کردووم لە هەموو با بڵێن چینە جیاوازەکان پەیوەندیان پێوە کردوین وەکو دەستخۆشی وەکو پیرۆزبایی و لە زۆری لە سایتەکاندا پەیوەندیان پێوە کردوین کە الحەمدولillah ئەو پلەیەمان بەدەست هێناوە هەم بە ناوی کوردستانەوە کە ئەو پلەیەمان بەدەست هێناوە سوپاس بە خۆی پەروەردگار خەڵکی کوردستان زۆریان پێخۆش بوو سوپاس بە خۆی پەروەردگار کە ئەو بابەتەمان با بڵێن ئەو پلەیەمان بەدەست هێناوە بەڵام ئەوەی کە وتیان بۆ بەژێری کوردی بەشداری نەکردووە حەزم کرد ئەو شتە لە خزمەت
ئێوەدا لەم بەرنامە جوانەوە پێشکەش بکەین وەکو عەرزم کردن پێشبڕکێکە قەرار وابوو بە 2 تەصنیفات کۆتایی بێت ڕۆژێک تەصنیفاتی 5 کەس جیا بکەنەوە و لە ڕۆژی کۆتاییدا تەنها 3 کەس هەڵبژێرن. ئێمەش لێرە ئەوەی هاتبێتە عومرە دەزانێت شاری جودە شارێکی گەرمە و بە هەموو کەس ناتوانێت بە هەموو جلوبەرگێکەوە زۆر ڕێ بکات یاخود لە شوێنانە زۆر بمێنێتەوە لە بەرەوەی دنیا زۆر گەرمە لێرە حتا یعنی لە لەبەر سپلێتانە بێت ناتوانانی بە ئاسانی هەڵ بکەیت لە ئێستاشدا. ئیتر ئێمە بەجرێکەوە باڵن هەر دزداشێکی ئاساییمان لەبەر کرد لەو پێشبڕکەیەدا چکۆم بڕیار نەبووکەوە پێشبڕکەی کۆتایی بێت جلی کوردیشمان لەو کاتەدا لەبەر نەکردبوو کە هەندێک لەوە گلەیان کردبوو خۆزگایە جلی کوردی بکردایە. ئێمە وامان بڕیاردا بوو کات بە جلی کوردی و بەشداری بکەین چکم من هەر بۆ جامیعەکەیش جلی کوردی لەبەرەکەم و لە پێشبڕکەکانە هەرچی بەشداریم کرد دەبێت لایەن لە شوێنان هەم ئیلا جلی کوردیم لەبەر کردووە کەویشە ئەو گلەی لەسەر هەبوو ئێمەش ئەوە بابەتەکەمان بوو کە ئێمە قەرار وابوو لە باڵێن خۆناغی کۆتاییدا کە خۆی پردگا لە یەکەمان بەدەست بهێنین ئەو کاتە ئەو جلوبەرگە لەبەر بکەین وإلا الحمد دەستخۆشێکی زۆر هەبوو لەلایەن کوردستانەوە خۆی گەرزای خێریان باتەوە مەمنونی هەڵوێستەکانیانم خۆی گەر پاداشتی خێر و ئەوانش بەداتەوە ئینشاء الله تعالی. ئێمە زۆر سوپاس دەکەین مامۆستا ئازادی خوا سەرکەوتوو بیت و دووبارە پیرۆزبایت لە یەکەینەوە لە کۆتایی بەرنامەکەیان هەر پەیامێک هەیە ئێمە لە خزمەتتاین. خۆی گەرە سەلامەتان کە دەستان خۆش بێ زۆر سوپاستان دەکەم حەزێتان کێشا. پەیامم بۆ ئەو برایانی کە بانگێژی دەکەن پێم خۆشە یعنی چەند جار پەیوەندیمان پێوە کرێت من حەزەکەم بانگێژی بکەم بەڵام دەنگم خۆش نییە من حەزەکەم بانگێژی کەم بەڵام نازام شێوازی بانگدان. تەنها پەیامێکم هەیە بۆ برایانی کە بانگێژی بەردەوام ئەبن با یەکەم شت حکومەکانی بانگێژی بزانن شێوازی بانگدان بزانن مانای بانگدان بزانن بە شێوازێکی جوان پاشان هەوڵ بدەن دەنگ خۆشییان بەکاربهێنن. هەر بۆ ئەوە نمونەیەک لەو پێشبڕکەیەدا کە من ئیستیفادەشم لێ کرد برایەکی بەنگلادیشی هەبوو دەنگێکی زۆر خۆشی هەبوو ماشەڵڵا دەنگێکی زۆر عەجیبی بوو کە من چاوەڕێم لێ کرد یەکێ لە ئەستە پێشوەکان یا پلە یەکەمی بگرێت بەڵام لەبەرەوەی هەڵەی لە بانگەکەیدا هەبوو کەلیمەکانی هەڵگرێت نە پلەی یەکەم نە دووهەم نە سێهەم نە چوارەم بگرێت بۆی ئەگەر ئەو برایانە بیان پێشەکاندا پێشدا حکومەکانی فێر ببن هەروەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ سەحابە بەڕێزەکاندا ئەیفەرموو یاخود ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتوڵڵاهی بیان فەرموو پێش ئەوەی بچن تیجارەت بکەن بڕۆن حکمی تیجارەت لە فقهی معاملاتە بخوێنن پاشان بچن تیجارەت بکەن بۆی با حکومەکەی بزان تووشی حرامخۆری نەبن بۆی ماڵتان بە هەدەر نەڕوات. ئێمەش لە بانگێژیدا بەڕاستی ئەگەر حکومەکانی بانگ نەزانین مانای بانگەکە چییە ناتوانین تەئسیر لە دڵی بەرامبەر دروست بکەین بۆی ئەگەر هەوڵ بدەین مانای بانگەکە بزانین وە شێوازەی بانگێکی بۆ 15 کەلیمە بووە ئەبوو مەحذوورە 2 بانگی هەبووە 17 کەلیمە و 19 کەلیمە بووە قامەتەکان هەروەها ئەگەر بۆ شێوازە بەشداری بکەین بۆ شێوازە حکومەکانی بانگ بزانین پاشان بابەتی دەنگخۆشی بکەین لە بانگداندا ئەوە زۆر باش ئەبێت و ئەتوانین ئیستیفادەیەکی باش بۆ خۆمان بۆ قیامەتمان هەبێت و لە داهاتووشدا و لە دنیاشدا خەڵکانێکی زۆر ئیستیفادەمان لێ بکەن ئینشاء الله تعالی. هیچ ترم نییە دەستان خۆش بێ و خۆی گەرزای خێرتان بات و یا ڕەبی جەزاکم الله خێرا. زۆر سوپاس بۆ ئامادەبوون بۆ بەڕێز مامۆستا ئازاد پێنجوێنی بانگبێژ و خاوەنی پلەی یەکەم لە پێشبڕکەی بانگبێژانی زانکۆی مەلیک عەبدولعەزیز لە وڵاتی سعودیە دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوون.